پێویست ناکات گەنجێکی دیندار گەنجێکی بەڕێز خوێنەوار 25 ساڵ تەمەنی کردووە لە بەردەم ماڵی کچێکە زەلیل بێت برا بێت تفیلێکات باوکی کچە بێت هەڕەشەی لێبات ئەمە چیە وەڵا ئەم کچەی خۆشەوێ بۆ چیتە قوربانگیان بۆ چیتە تۆ دوو ڕۆژتر بەس بیرکەرەوە باشە بیرکەرەوە کچی ماڵێ یەتە ئامێزی تۆوە باشە دێتە ژیانی تۆوە باوکی ئەم کچە تفیلێ کردووی برای ئەم کچە شەقیتی هەڵداوی یعنی هەڕەشەیان لێ کردووی بۆ کۆڵانەشان نەیت یعنی ئەوە چی ژیانێکە لەگەڵ ئینسانێکی وایە بیبیتە سەر من نازانم من بۆ خۆم ئەگەر ئەو ئینسانە ببینم هەموو دەقەی ئەو برینانە مەکولێتەوە بۆ چیتە کاکە بۆ چیتە ئەخە ئەوە زەواجی ناشەرعی ئەوە ئەنجامەکەیەتی دەتۆ وەرە لەسەر یعنی ئەو دەستورەی خوای گەورە ژن بێنە و شوو بکە بزانە قەت تووشی زیلەتە بیت قەت تووشی ئەو مشکیلا نابی کە ئێستا بەرۆکی خەڵکی گرتووە نابیت بۆیە بۆ زەواج خۆتان زەلیل مەکەن چ کچ چ کوڕ پێویست ناکات کەسێک تۆی نەویست ئەولا لەکە فەئەولا ثم ئەولا لەکە فەئەولا تۆش ئەوت نەوێت با بە ژیان بریتیە لە 50/50 من هەموو جا ئەوم وتووە خۆشی دەداتیە خۆشیە دەیتیە چییە کاکە گیان یعنی چییە ژیان بریتیە لە ژیانی هاوسەرگیری بۆ پێڵەن هاوسەر یعنی دوو سەرن بەیەکەوە لە کاتێک کە ئاشخەوی دوو سەرینە خۆ یەک سەرین نییە بە قوربان تۆ لەسەر سەرینی خۆت و لەسەر سەرینی خۆی تێگەی دوو دۆشەکە باشە بەڵام لەژێر سەقفا بژێ سەقفێکا بژێ بە عەزیزی بژیت لەسەر ئەساسی کەرامەتت نا سمع و کەرامەتت لە دەستدا بێ وڵات چییە من کشێ بەدەسەیێنم یان کوڕێک بەدەسەیێنم بۆچی تە قوربانگیان ژیانی تەنیایی بە عەزیزی 100 ساڵی زیلەتی هاوسەرگیری هێنێت بۆیە یعنی گەنجی ئێستا بەداخەوە کەوتۆتە ژێر کاریگەری عاتیفەوە کاریگەری ئەم خۆشەویستە درۆینەی ئێستا باوە ئەمە من ینی نازانم چۆن ینی پەیامەکەم بگەێنم با بگیان ژیانی سۆشیال میدیا ژیانێکی مەجازیە ئەوەی لە سۆشیال میدیایە بە قوربانی خەڵکە بێت نامی جوانی بۆ ئەنێرێت هەوڵەدا یعنی خۆی لا جوان کات خۆی لا شرین کات با بەمە ژیانێکی مەجازیە یعنی خەون و خەیاڵە بە کوردەکەی پێتان بڵێم سەرابە درۆیە باشە ئێمە زۆرمان بینی لە سۆشیال میدیایە بە قوربانی یەکتری بوون زۆرمان بینی گەیشتن بە یەکتری بە خۆشەویستی گەیشتن بە یەکتری لە سۆشیال میدیایە دەستیانە کردە مل یەکتری حەفلەی زۆر جوانیان ئەکرد ڤیدۆیان بڵاوە کردەوە کاکە گشتی زۆر خۆشیانە کرد ئەچون بۆ ئەستەمبول بۆ شەرم و شێخ ئەڕۆیشتن بۆ شیک بۆ ئێران بۆ هەم کیش بۆ ئێران بۆ شوێنانە ئەڕۆیشتن بەڵام ئەوەندەی نەبرد لە یەکتری جیاوە بوون بۆ چونکە سەراب بوو حەقیقەت نەبوو درۆیان نەکرد لەگەڵ یەکتریە من خەڵک هاتووە کێشەی هێناوە باشە وتۆتی مامۆستا وەڵڵی لەناو خەڵکاوا خۆمان دەرەخەین کە ئێمە زۆر خۆشبەختین باشە کاتێ سێڵفیەکەین کاتێ ڤیدۆیەک بڵاوەکەینەوە لە سۆشیال میدیایە پێ ئەکەنین خەڵک گشتی پێمانەڵێ پیر و خەڕۆ بن چەند خۆشە ژیانتان دەستان خۆش بێ بەردەوام بن ئەڵێ وەڵڵاهی ئەو ڕۆژە کێشەمان هەبووە ئەو ڕۆژە لە قەراغی ئەوەیە بووینە لە یەکتری جیابووینەوە باشە بوتومان بە ئەمە بکەین هەر هیچ نەبێت تۆزێک کۆمنتمان بۆ بێ دڵمان خۆشکات ئەوە ژیانی ئەو بلۆگەرانەیەکەوە خەڵک پێیان سەرسامە جەنابتان پێیان سەرسامن بۆیە ئەممان نەکەن لەسەر ئەساسی سۆز و عاتیفە لەسەر یعنی ئەساسی حوبی درۆینە زەواج بنیاد بنێن زەواج بەو شێوازە زەواجێکی فشۆڵە زوو کۆتایی پێدێت